ڕەزوان قادرێکێکە لە شێوەکارە دیارەکان لە شاری هەولێر لە ئێستادا هەشتمین پێشانگای تایبەتی خۆی کردوێتەوە کە نزیکەی 20 تابلۆی قەبارە جیاواز کە سەرجەمی تابلۆکان گزارشتن لە سروشت و هەروەها لە ژینگە و لە جوانی کوردستانیش. لە هەوڵی میدیای شاری هەولێر هونەرمەندی شێوەکار ڕەزوان قادر هەشتمین پێشانگای تایبەتی خۆی کردەوە کە 30 تابلۆی شێوەکاری قەبارە جیاوازی لەخۆ گرت بوو. لە لێدوانێکدا هونەرمەند ڕەزوان قادر ئاماژەی بە تابلۆکان کرد کە گزارشتن لە سروشت و ژینگە وتیشی بەهۆی پاڵپشتی نەکردنی لایەنی پەیوەندیدار بۆ هونەرمەندان گڕۆتینی کار و بەرهەمە هونەریەکانی هونەرمەندان بەرەو لاوازی دەچێت. هەشتمین پیشانگەی تایبەتی خۆمە کە پێکاتۆ لە 30 تابلۆی سروشتی شێوەکاری بە تەکنیکی چەقۆ و فلچە ئەنجام داوە لەسەر ڕێبازی قوتابخانەی ڕیالیزمی واقعی. ئەو تابلۆیانێکەوە ئەمڕۆ نمایشیم کردیە لە پیشانگایەکانی جیاوازترە لەبەرەوەی ستایلێکی جیاوازم تێدا بەکارهێنایە. زۆر جاران فۆتۆم تێدا بەکارهێنایە. ئەو سوودم لەو فۆتۆیانە وەرگرتیە کەوا لە گەشت و سەیرانەکان ئەنجامی دەدەم و کە ڕسمەکەی دەچێنم بە مۆبایلەکەم یاخود بە کامێرەکەمەوە دێمەوە ماڵێ لەسەر تابلۆیەکان بەرجەسەی دەکەم، هەروەها بە بیرۆکەی خۆ بیرۆکەی زیاتری لۆ زیاد دەکەم و تەکنیشی نوێ و دەمەوێت زیاتریش مۆرکەچی کوردەواری پێوە دیار بیتن.